دامەزراوی ئیمانداران لەو سەردەمە بەڵگەیە لەسەر ڕاستێتی بیر و باوەڕەکەیان و ڕاستێتی خۆیان لەگەڵ بیر و باوەڕەکەیانە. خۆشەویستەکانم، ئینسان خوای تەعالا هێناوێت ژیان بۆ مەبەستێک هێناوێتێ ژیان، یعنی ئینسان کاتێ خوا خەڵقی کردووە ژیانی پێبەخشیەوە بۆ مەبەستێکە. هەمومان سەرەتا مناڵین، دوای ئەوە گەنجە بینەوە، ئەمجا ئەگەینە مەرحەلەی 40 ساڵان و ئەوانە، یعنی ئەگەیتە قیمەی لوتکەی تەمەن، ئەمجا دینە خوارەوە بەرەبەرە هەمومان حتا ئەگەینە ئەوەی کە کاتی گۆچان دێتە پێشەوە پاشان کاتی مردنیش دێت. هەمومان ئەمرین. ئەمە قۆناغێکە ئەگەر لەو بەینانەش نەمری، ئەگەر لەو بەینانەش نەمری، چەندەها دۆستمان هەیە لەو بەینانە ئەمرن، هەیە بە مناڵی، هەیە بە گەنجێتی، هەیە بە ناگاتە 40 ساڵ، هەیە 40 ساڵان هەیە لە دوای ئەوە، هەیە ناگاتە تەمەنی پیرێتی و هەیە ئەگاتە ئەخیریش. بەڵام هەمووی مردن یانە مردن؟ هەمووی مردن. دەی خۆشەویستەکانم، ژیان کەوابوو هەر کۆتایی پێدێ. چەند خۆشە ئینسان بە سەربەرزی پەیامێکی هەبوو بێ لە ژیانە، نەک هەر بەس لە دایک ئەبێ گەنج دەی ئەمجا گەورە ئەبێ ئەگاتە تەمەنی ئەمجا بەرەو خوار دێت و ئەمرێت و هیچ پەیامێکی نییە، هیچ پەیامێکی نییە. ئەخر ئەمە کەی ئینسانیە؟ لەخلای خوا چی ئەوەی؟ تۆ پەیامت نییە، یعنی هەر خەو خواردن، خەوتن، ڕابواردن، تەواو خواردن، خەوتن، ڕابواردن. ئەی پەیام، خوای تەعالا تۆی بۆ پەیامێک دروست کردووە. خۆشەویستەکانم، هەڵگری پەیامێک بی، پەیامەکە پێت ئەڵێ پێنج ضروریاتەیە ئەبێ بیپارێزی. یەکەمیان دینە، دووەمیان نەفسە، سێمیان نەسەبە، یعنی ڕەچەڵەک، یعنی قەزی زاوزێکردن، چوارەمیان عەقڵە، پێنجەمیان ماڵە. ئەمانە پاراستنی ضرورە. ماڵ، عەقڵ، زاوزێکردن، نەفسی ئینسانیش هەمووی ئەکرێتە قوربانی دینەکەی. دین لەسەرەوەی هەمووانە. ئینسان یەک جا ئەمرێ. چەند خۆشە لە پێناوی دینە، ئەگەر بژێ بژێ و ئەگەر بشمرێ بشمرێ. چەند خۆشە ئینسان ڕێبازی پێغەمبەرانە بێ. من لە سەرەتای هەموو تارێکەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وای کردووە، ئەوەی خستۆتە بیری مسلمانان کە باشترین ڕێباز ڕێبازی پێغەمبەرە صلی الله علیه و سلم. معنای ئەوە نییە کە ڕێبازەکانی تریش باشیان تایە، نە واللهی هەموو ڕێبازەکان جگە لە ڕێبازی حەق و ڕاستی سیراط المستەقیمەکە هەمووی گومڕاییە ئەگەر لایەن دابێ. بۆیە خۆشەویستەکان، چەند خۆشە شانازیکردن بە ڕێبازی پێغەمبەر و ڕێبازی ئیسلامەوە. چەند خۆشە شانازی بەوە بکەیت، چونکە ئەوە شایستەیە، نەوەک لەبەر خاتری پارە، لەبەر خاتری عەقڵ و ژیری، لەبەر خاتری مناڵ و زاوزێی کردن، یعنی مناڵەکان و ژان و ژن مناڵ، لەبەر خاتری ئەوەی کە نەفست پارێزراوە بێ لە ترسی نەفسی خۆتە دین بکەی بە قوربانی و بیشێلی بخەیتە ژێر پێت. بەداخەوە خەڵکانێکەیە دین ئەفرۆشن لە پێناوی پارە، لە پێناوی شتەکانی تر. بەس چەند خۆشە ئینسانی مسلمان خاوەن ڕێبازێ بێ، هەموو شتەکانی تر لە پێناوی ئەوە بکە، هەموو شتەکانی تر پارە، ماڵ، سام، هەموو شتێکی لە قوربانی دینەکەی بێ. و دینەکەش لەوانەیە لە ژیان تاخوا تاقیت نکاتەوە هەموو ئەمانە بکەیتە قوربانی، لەوانەیە خوا ئەو تاقیکردنەوە نێنێتە ڕێگات، بەس ئەگەر هێنایە ڕێگات ئەبێ پیاوی مەیدان بی. تۆ خوا خەڵقتی هەر ئەمری، واللهی لە 20 ساڵان بمری، لە 40 بمری، لە 60 بمری، هەبە دیاری کراوە بە ئەجەل دیاری کراوە. واللهی براینە، ئەگەر ئێستا خۆمان بفرۆشین ئێمە هەمومان هەڵگەڕێنەوە، وەکو پێغەمبەری فەرمێ صلی الله علیه و سلم لە حەدیثە قودسیەکە، ئەفەرمێ هەمووتان لە یەک شوێنە، هەرچی مرۆڤایەتی هەیە، ئینس و جنی هەیە، لە یەک لەحزەیە، هەر هەمووتان هەڵگەڕێنەوە کفر بکەن، خوای تەعالا ئەوەنە لە موڵکی کەم نابێتەوە و لە تەمەنی تۆش زیاو کەم ناکە. یعنی ببیتە مەسیحی، یعنی نەسرانی قەزمان، و ببیتە یەهودی، ببیتە کافر، مسلمانیش ببی، لە ئەجەل و تەمەنت یەک زەڕەکەم ناکە، یەک قوم ئاو زیاد ناکەی، ناخۆیتەوە، یەک دیناریش زیاد ناکە لەو ڕزقی کە خوا بۆتی داناوە. بەس ئیتر سبحان الله ئینسان پەلەیەتی، سبحان الله شەیطان ئەدخەڵەتێنێ، ئەڵێ ئاخر ئەگەر ئەمە نەکەی، ئەگەر ئەم تەنازولاتانە نەکەی، ئاخر دەی آخر پارە، دەی ماڵ، دەی سەروەت سامان، ئەدخەڵەتێنێ. بەڵام هەر دێ بۆت، واللهی هەر دێ بۆت. ئەوە زۆر زۆر گرنگە. خۆشەویستەکانم، داواکارم خوای تەعالا بخاتە ناوجوانەکانی خۆی هیدایەتمان بدە،
نوری ئیمان بخاتە دڵەکانمانە موفقمان بکات لەسەر دیندارێتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە دامەزراومان بکەیت یا ڕەبی خوایە بخاتە ناوە جوانەکانی خۆت بخاتە ئیسمی عەظەمی خۆت لەسەر ڕێگا و ڕێبازە ڕاستەقینەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دامەزراومان بکەیت